هەموو کۆمەلگایەک بڵێ متأثرە بە کەلتوری ئەو نەتەوەیەوە بمانەوێ نەمانەوێ کەلتور زۆر دەستی هەیە لە دیاریکردنی هەموو هەڵس و کەوتەکانی بەشەرەوە. ئێمە بمانەوێ نەمانەوێ پابەندین بە تایبەتی کۆنەکان زۆر پابەندین بە کەلتورەوە. کەلتوری ئێمەش هەمیشە باسی شەرەفی کردووە، شەرەفی لەوا بینیوە کە ژن ئەبێت لە ماڵەوە بێ، نابێت لەگەڵ کوڕایە لەگەڵ جنسی بەرامبەرە هەڵس و کەوت بکە، نابێت هەتا قسە بکە، نابێت سێریکە، نابێت کە تۆ بەرەو ڕوویەی ئەبێت تۆ سەر داخی چاوداخیت و قەی نابەست ئەو سێرت بکە. ئەمە کەلتوری وڵاتی ئێمەیە. ئەوەی لەمە دەرچێ ئیتر ئەوە 1001 شتی بۆ لە دڵی خۆیانە بۆ دائنێن. بە پێی ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیابوو نایە کوشتنی ژنان. ئەمە لەکوێ؟ ئەمە لە وڵاتە هەژارنشینەکان زیاتر، لە وڵاتە دواکەوتووەکان زیاتر. هەر وڵاتێ دواکەوت بێ هەموو سێکتەرەکانی ژیان تایە پەکراوە دواکەوتووە. ئیتر لە دادگاتەوە بێنە، لە تربیەتەوە بێنە، لە سەحەتەوە بێنە، هەمووی تایە پەککەوتووە. لەبەر ئەوە یاساش هەڵقوڵاوە لە هەڵقوڵاوە لەم کۆمەلگایە بەڕاستی. لەبەر ئەوە یاسا لەو کاتە خۆمان نەزانین چەند حاڵەت ئەبێ لە دەرەوەی یاسا جێبەجێکرێت، لە دەرەوەی یاسا بڵێ هینەکەن، بڵێن سڵحەکەن. لەبەر ئەوە لەو کاتە یاسا جێگاینەیە کە تۆ چی لە دەرەوە سڵحەکت کرد، بەڵام کە هێناتە ناو یاساوە یاسا بە جۆرێکی کە بڵێ ئەو شتە ئەبینێ بە جۆرێک لەگەڵ یاسا و لەگەڵ سیستمی ئەو زانیاریە پێکی ئەخایەکی ئەخا بۆ ئەوی خزمەتی ئەو بەشەرە بکە. بەڵام ئایا بەشەرەکە پابەند دەبێ بەوەوە ئەندێجار لە یاسا سڵحەکرێ، بەڵام ئەچە لەولاوە بەری ئەیاتون کوژێ کە بەریێن کوژن. سڵحی عەشایرەکە بەلایەنی پیاوەکە ئەشکێتەوە. بۆچی ئەوەش دیسانەوە ئەگەڕینەوە سەر ئەوەی کە کەلتور دەستی هەیە لە هەموو هەڵس و کەوتێکی ناو کۆمەلگایە. پابەندین ئێمە پابەندین بە کەلتورەوە. کەلتورەکە وای پێوتوین کە ئەبێ پیاو سالار بێ، کە ئەبێ هەر حەق بەلایەنی پیاو بیرێ، حەق بە ژن نایرێ. ئەسڵەن کەمترین ماف ژن هەیەی لە کۆمەلگایە، لە کۆمەلگەی خاستەن کۆمەلگە دواکەوتۆکان، کۆمەلگە هەژارنشینەکان، کۆمەلگەکانی کە باری داراییان کەمە و بێکاری زۆرە. ئەو کاتە ئەو کەسانە هیچ ئیش و کارێکیان نابێت ئەیتر خۆیانە یەکتری. لەوە هاتووە ئەوەی کە بڵێ ئەو شوێنانی کە هەژارنشین و باری داراییان کەمە و بێکارین ئەوانە زیاتر کوشتنی بڵێ ژنانیان تیا ڕۆئەیات. یەکەم بڵێ هۆکار قەیرانی ئابووری کە ئەبێ بەهۆی بێکاری، کە بێکاریش ئەبێ بەهۆی ئەوەی کە هەموو ئەندامانی ئەو کۆمەلگایە ئەکەونە گیانی یەکتری. ئەمان وا ئەزانن بە کوشتنی ئەو کەسە هینە غەسل العاری پێڵن بە عەرەبی. بەم ئارە ئیتر بڵێ ئەسرنەوە ئەو تاوانە ئەو جەریمەیە ئەو وا ئەزانن ئەمە جەریمەیە کچەکە کردێتی. لەبەرەوە ئەڵێ ئەگەر بیکوژین ئێمە تەواو جەریمەکەمان بۆ یعنی بڵێن گیانومانە بە حەقی خۆی، بەڵام ئەو نازانێت ئەگەر نیان کوشتایە لەوانەیە سەتریان کردایە هەر مجموعەیەکی کەم خەڵک گوێی لێ ئەبوو ئەیبیست و کە بەگرایەوە. چونکە تۆ بتێنێتێ فترەیەکی کەم بە خەڵکەوە مەژغوڵە بی، دوایی تر وازێنی. بەڵام کە تۆ هاتی کوشتێ ئەوە تا ئەو زەجەی نایەوە کە لەوانەیە دۆلی ئەوروپا و ئەمریکا ئەمانەش هەموو بیست بێتیان. لەبەر تۆ ئیشەکەت خراپتر کرد، نەک لەوەی بەوەی کە کوشتنەکە تۆ بە کوشتەکە ڕزگارت نەبوو بە پێچەوانەوە، تۆ بە کوشتەکە خۆتت دەرخست، تۆ بە کوشتنەکە خوشکەکەتت بەڕاستی تاوانبار کرد. بەردان ئەگەر بێت و بە واستە و واستەکاری بێ ئەمە بەڕاستی ئەو دادوەرەی کە ئەمە ئەکا ئەویش بەشدارە لەو تاوانە.
ئەگەر بەواستە بیکە ئەمانە بەرەڵاکە بەڵام هەمیشە ئێمە شت ئەبیستین بەڵام لە دوایەوە شتی تر هەیە ئێمە ئەو شتانە نابیستین کە لە دوای ئەو جەریمەیەوە هەیە لە دوای ئەو هەڵسوکەوت و ئەو تەسەڕوفە ئێمە نایبیستین نازانین چۆنە بەحاکم ئەزانێ و ئەو ئەچێ بە دوواداچوونی بۆ ئەکات و ئەچێتە بنج و بنەوانی هینەکە بنج و بنەوانی بڵێ قەزێکە ئەگەر بێت و محاکم چوو بێتە بنج و بنەوانی ئەو قەزیە و ئەمانە دەستیان تیایی نەبێت بەردانەکەیان لەوانەیە شەرعی بێ بەڵام ئەگەر بەواستە بەربوو بێ ئەوە بەڕاستی ئەوانیش لەو جەریمەیە بەشدار زیرەکی محاکم و دادوەر و قەزا لەویانە هین ئەبینێ دەورە بینێ تۆ تەشخیصیکەی ئایا ئەمە تاوانبارن یا تاوانبارنین اینجا تۆ بەرەڵایەنکەی بەڵام ئەگەر با بڵێن ئیتر محاکم چی بکەین ئەوە گەورەترین سوڵتەیە لە وڵاتی ئێمەیە ئەو قەرارە بات ئەیتر ئێمە یعنی بەڕاستی خەڵک چی بکە لەو کاتەیە دەسەڵاتت نییە چونکە ئەمە بڵێ بڕیاری محکەمەیە و بڕیاری محاکمە و تۆ ناتوانی تانی لێبی بەڵام لەویا زیرەکی ئەو هینە دەرەکەوێت ئەو محاکم و ئەو دادوەر و ئەو پارێزەری کە لەو قەزیا ئیشەکە تاوانبارترین شت سۆشیال میدیایە ئەم بڵێ سۆشیال میدیا ڕەها کراوە ئیتر بە ئاورەزوو هەوەسی خۆی هەر کەسێ ئەوێ هەر شتێ بکە لە سۆشیال میدیا ئەتوانێ بیکە کاتێککە تۆ ییت ئەی کوژی ینی تۆ ئەو مافەت لێزەوت کرد مافی ژیانت لێزەوت کرد کە ڕەوانیە پێت هیچ شتێ نییە لە ژیانی ئینسانە حتا ئاژەڵیش هینی ئەوە بێ کە تۆ بیکوژی بڵێ بارتەقای ئەوە بێ کە تۆ هەستی بیکوژی چونکە ئیتر کوشتن نهایەتی هەموو شتێکە لە ژیانە لەبەر ئەوە ئەو وازانێ بۆ کوشتنە تۆڵەی کردوتەوە نەخێر ئەو تۆڵەی نەکردو ئەو مافی ژیانی لێزەوت کرد ئێمە ئەبێ هەوڵ بین کەسانی با بڵێن ڕۆشنبیر بینینە مەیدانەکەوە کەسانێک ببوورە کەسانێک لێزان بن کەسانێک خۆیان قدووە بن ئەگەر من خۆم قدووە نەبم ئەوەی تر چاوم لێ ناکە ئەبێت تۆ چەند ژنێکی قدووە بینیتە مەیدانەکەوە بۆ ئەوەی کاریگەری هەبێ لەسەر سیستەم و یاسا و نظامی وڵاتەکەت لەبەر ئەوە یەکەم دووهەم ڕۆشنبیرکردن سێهەم کردنەوەی دەورات بۆ ژنان بۆ کچان ئێستا چەند کچمان هەیە تەخەڕوجی کردو و دانیشتۆ لە ماڵەوە دەوەرە بهێنە چەند دەورەیەکیان بۆ بکەرەوە بۆ ڕۆشنبیری گشتی ئەوانەشی کە لە یاسا ئیشەکەن و دادپەروەرن و بڵێ پارێزەرن لەم کۆمەلگایە هەڵقوڵاون لە ئاوی ئەم وڵاتەی خواردوتەوە لە کەش و هەوای ئەم وڵاتەیە ئەژی لەبەر ئەوە هەمووی کاریگەرە لەسەر ئەو کەسانە بۆیە ئەڵێم ئەبێ ئەو کەسانە ڕۆشنبیرێکی زیایان هەبێ ئەو کەسانە ئەبێ دەورات ببینن ئەو کەسانە ئەبێت بەڕاستی هین یاسا و حکوومەت با بڵێن گرنگیان پێبا بۆ ئەوەی بتوانن بە باشی ئیشەکەیان جێبەجێ بکەن لەبەر ئەوە چکە ئەوەش هەندێشتی تری هەیە وەکو بیستومانە واستەیە و پارەیە و زۆر ئەوانە ئەبیستین کە ئەو قەزێ ڕزگاری بوو لەبەر ئەوەی کە پارەی یا و لەبەر ئەوەی واستەی کردو ئەمانە بۆ ئەوەی چی بکە بۆ ئەوەی سەردانە نوێنێ بۆ ئەوە ئیشەکەی خۆی بە باشی بکە بۆ دایک و باوکەکانەڵگەم بۆ خێزانەکانەڵم ئەڵم ساتێک کە کچەکەت هەڵەیەکی کرد مەیکە بە فلیم وەرە دانیشە لەگەڵیا گفت و گۆی لەگەڵکە هەڕەشەی لێ مەکە لە تاوە ئەویش ڕاکا و بچێتە دەرەوە و تووشی هەڵەی زیاتر بێ داینێ گفت و گۆی لەگەڵکە بزانە بۆ سەبەبی ئەم هەڵەیە ئەم کچە کردوێتی چییە دوای ئەوە پێداویستەکانی بەپێی توانای خۆت بۆ دابینکە بۆ ئەوەی نەچێتە دەرەوە و تووشی هەڵە بێ دایک و باوک زۆر مهمە خێزان زۆر مهمە ئامێز بکاتەوە بۆ کچەکەی کوڕەکەی کچەکەت کوڕەکەت گەنجە ئەڵێ بێتاقەتم بە هەند وەریگرە هەر ئەوانەیە کە ئەبێ بەهۆی کوشتن خۆ کوژی چونکە لەو کاتا بڵێ شتێتە حکوم ئەکا بە مشکی ئەو کەسە ئەگای لە خۆی نامێنێ ئەچی خۆیە کوژە بەڵام ئەگەر کەوتی بێتاقەتم تۆ بە هەندت وەرگر هاتی بەهانایەوە قسە لەگەڵ کرد بزانی سەبەبکە چییە هۆکاری ئەو بێتاقەتی چییە ئەو خۆی تووشی خەمۆکی بووە
ئەگەی لە خۆی نییە کە خۆی کوژێ بەڵام تۆ وەرە باوەشی بۆ بگرەوە بزانە کێشەکەی چییە ئەنج ئەو کاتە بزانە چۆن کۆمەڵگا زۆر باشە بێت.